I come from the US and I've been in Kurdistan for a week. This is my second time here and it's a really great place to ski. It's been wonderful to explore these beautiful mountains here, to meet new people, new friends, explore the culture. It's been a really great time and I think it's a wonderful place to visit. گروپی چۆمان بۆ یەکەم جار توانیمان بەشدار لە فستیڤالێکی لەسەر ئاستی کوردستان بکەین کە دەبینین گروپێکی دەرەکیش ئەجنەبی کە هاتووە لێرە نمایشیان کرد. هیوادارم ئێمەش وەکو وڵاتانی تر گرنگی بەو یاریەدن کە دەبینین یاریێکی جیهانیە و یاریێکی سەرنجڕاکێش و خۆشە. لە ئێستادا ئێمە پرۆڤە دەکەین بۆ کۆنسێرتە حەو مانگە خۆمان ئامادە دەکەین بە هیوای ئەوەی منداڵانیش بێن. من وەکو گۆرانی بێژێک لە فێگەی نامدار هەرەداخی بەشدار بووم کە گۆرانی بەرامبارانەیە لە 8 مانگ هیوادارم بەدڵتان بێ. ساڵیادی یەکەمی دامەزرانی فێرگەکەمانەوە هەڵەسین بە گێڕانی کۆنسێرتێکی گەورە لە ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 8/2/2018 لە هۆڵی تەلاری هونەر لە سلێمانی کە تایە 3 ئۆرکێستری گەورەی فێرگەکەمان بەشداری ئەکات و چەندەها چالاکی هونەری پێشکەشەکەن لە ئاواز و گۆرانی کوردی پەروەردەیی نیشتمان پەروەری ئێستا ئیشەکە ئاسانکاری بووە زۆر کەس دەبینی سویزی بزر دەکاتن ئەمە چی لێ دەکەن یان جۆزێت دەکەی دەکەین لە سەی دروست دەکەین یان لەسەر ڕقم شانسی لەسەر ڕقم شانسیش بەس کیا و هۆندا دروست دەبی ئەگەر بەسمە نەبی ئەگەر بەسمەبی دروست نابی لەسەر ڕقم شانسی یعنی بەس سویزەکە ئەگەر سویزەکەش دروست بکەین بچی دەرکەی بکەوە سلی بە دێمەچنە وەرناگری زۆر کەس تەلەفۆنەکە دەترسێ دەرێت سیارێ من ڕقم شانسی دەشارمەوە هیچی مەشارنەوە هیچ نادزرێت طبعا ئەو کەسانی یەک سویزیانەیە لە ئێستاوە غەمی لۆخن لەبەرەوەی کە بزرت کرد ئیشەکەت گەورەتر دەبێت. والله سیارێکمان کڕی ژێک سویز بوو سیارەکە ئێستا هاتیینە سویجی دووەم دروستکەین لەبەر ئەجگەری ئەوگۆی بزر بوو سویزەکەیدی سویزەکی احتیاتمان پێبی چکە ئەگەر یەک سویز بیتن کە بزر بوو کێشەکە زیاتر دەبی و بە زەحمەتی سویجی دووەم دروست دەکرێت. التلفون وين اكل 5 شاسي